السلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، بەخوای گەورە سوێن بەخوای گەورە کاتێک کە ئێمە ئامۆژگاری ئێوە دەکەین، ئێوەی بەڕێز، خێر و چاکەمان بۆ ئێوە دەوێت و خزمەتکاری ئێوەین، خۆمان بە بچووکی ئێوە دەزانین و هەر مامۆستایەکی دڵسۆز کە ئامۆژگاری و نەسیحەتی ئەو خەڵکە دەکات، ئەوەی کە دڵسۆزی خەڵکە و عەقیدە و بیر و باوەڕی پاکە، خۆی بە خزمەتکاری ئەو خەڵکە دەزانێت. جا بۆیە هەر کەسێک بە قسەی خوا پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم لە دنیا و لە قیامەت سەربەرزە. ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک گوێڕاڵی خوا پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم ئەوە سەرکەوتووە، ڕزگاری دەبێت، بەڵام ڕزگاربوونێکی زۆر گەورە و مەزن. ئێمەش بە هەر کەسێک لە ئاستی خۆمانەوە هەوڵ بدەین دەستی ئەو کەسانە بگرین کە گوناه و تاوان دەکەن، ئامۆژگاری خێریان بکەین، دوعای خێریان بۆ بکەین، دڵسۆزیان بین، بۆی خوای پەروەردگار هیدایەتیان بدا، بۆی خوای پەروەردگار ئیمان بخاتە ناو دڵەکانیانەوە. هیچ کاتێکیش کەسێکیش خراب بوو لێ بێئومێد مەبە، ئامۆژگاری کە بەڵکو ڕۆژێک بەخۆیدا بچێتەوە بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. یەکێک لە خواناسانی ئەم سەردەمە گەنجێکی ئیماندار، بانگخوازێک دەفەرمێت بە سەیارەکەم لە ناو بازاڕدا دەڕۆیشتم لە سعودیە، لە پایتەختی سعودیە لە ڕیاض. بەناو بازاڕدا بە سەیارەکەم دەڕۆیشتم، گەنجێکم بینی لەگەڵ ئافرەتێکە وەستا بوو قسەیان دەکرد، لە شوێنێکە قسەیان دەکرد، دوو ئافرەتێک و پیاوێکی گەنج. وتم باشە دابەزم ئامۆژگاریکی خێری ئەمانە بکەم یا بڕۆم. بڕیارمدا کە بچم ئامۆژگارێکی ئەو کوڕە بکەم. لەبەرەوە کەسێکت بینی خەریکی خراپەکاری بوو، یاخود پەیوەندی ناشەرعی هەبوو، یا هەر تاوانێکی کرد، هەوڵدە دەستی بگرە لەبەر خاتری خوا. خۆی بەداخەوە ئەمڕۆ ئەو شتانەی کە بۆ خوا دەکرێت زۆر کەمە. بەدەگمەن دەبینیت کێشە و مشکیلە ڕووبدا لەبەر خاتری خوا بێت. هەمووی دنیایی زۆربەی کێشە و مشکیلەکان کە ڕوو ئەدا و ئەیبیستین و ئەیبینین پەیوەندی بە دنیاوەیە، نەفسە، دنیایە، تەماحە، هەر شتێترە. وتم باشە بڕۆم ئامۆژگارێکی خێری ئەم کوڕە بکەم، بەڵکو خوای پەروەردگار هیدایەتی بدات. ئەڵێ ڕۆشتم بۆ لای کوڕەکە، ئافرەتەکە ڕای کرد. لە سعودیە چۆن دەڵێ هەیئە هەیە، جەماعەتێک کۆمەڵێک گەنجی دڵسۆزن، ئامۆژگاری خەڵکی دەکەن، هەیئەی ئەمر بالمعروف نەهی عەنی المونکەری پێوترێ. ئامۆژگاری خەڵکی دەکەن بە چاکە و ڕێگری لە خەڵکی دەکەن لە خراپە. کەسانێک ببین خەریکی خراپەکارین، ئامۆژگاریان دەکەن. ئەڵێ کاتێک کە لە سیارەکەم دابەزیم، وایان زانی منیش ئەو کەسانم عاید بە ئەو هەیئەیەم، ئەو کەسانم کە تەنیا ئامۆژگاری خێری خەڵکی دەکەن. ئافرەتەکە ڕای کرد، گەنجەکە لە جێی خۆی دامایەوە. دەفەرمێ کاتێک ڕۆشتم بۆ لای گەنجەکە، سەلامم لێ کرد، وتم براکەم من نە شورتە پۆلیسم، نە هەیئەیشم، هیچ شتێک نیم، تەنها برایەکەم هاتوومە ئامۆژگاری خێری تۆ دەکەم، نەسیحەتی تۆ دەکەم، ئەگەر بە قسەم بکەی وەڵڵاهی زەرەر ناکەی. ئێمەش بەخوا خزمەتکاری ئێوەین، خێر و چاکەمان بۆ ئێوە دەوێت. من برایەکی تۆم، تەنها خێر و چاکە و خۆشەویستیم بۆ تۆ هەیە. دەڵێ گەنجەکەم دانا، گەنجێکی دنیایی، ئامۆژگاریم کرد، باسی گەورەی خوای پەروەردگارم بۆ کرد، باسی ئەوم کرد کە چەند ئینسان ئەبێ ئیماندار، خوای گەورەی خۆش بوێ و لە خواش بترسێت. ئامۆژگاریم کرد، فرمێز بە چاوی داهاتە خوارەوە، فرمێز بە چاوەکانی داهاتە خوارەوە، تەئسیراتی بەسەر ئەو ئینسانەوە هەبوو. ئەڵێ کاتێک کە لە یەک جیا بووینەوە هەندی ئامۆژگاریم کرد، گەنجەکە وتی ئەکرێ ڕقەمەکەی خۆتم بیتێ، ڕقەم مۆبایلەکەت، ژمارەی مۆبایلەکەت؟ وتم بەڵێ. ژمارەی مۆبایلەکەی خۆم داپێی و ژمارەی مۆبایلەکەم لێ وەرگرت. لە یەک جیا بووینەوە،
دوای 2 هەفتە گیرفانم دەگەڕام ئەو ڕقەمەی کە پێم بوو ڕقەمی ئەو برادەرە لە کاغەزێکە دای پێم ئەڵێ تەماشام کرد ڕقەمی برادەرەکەم لایە وتم باشە ئەو پیاوە ئەو ڕۆژە هەندی ئامۆژگاریم کرد ئەویش دەنگی نەبوو بەڵێ وتم باشە ئێستا پەیوەندی پێوەکەم یا پەیوەندی پێوە نەکەم بڕیارمدا پەیوەندی بە ئەم گەنجە بکەم ئەڵێ پەیوەندی پێوە کرد بەیانی بۆ تاق بەیانی سەلامم لێ کرد وتم فڵان کەس ئەم ناسیتەوە وتی چۆن ناتناسمەوە چۆن دەنگێک ناناسمەوە سەوتێک ناناسمەوە کە بۆ هۆی هیدایەتی من چۆن دەنگێکی ئەوە ناناسمەوە بەهۆی دەنگی تۆ بەهۆی ئامۆژگاری تۆ من ڕێگای ڕاستم دۆزیەوە ڕێگای ڕووناکیم دۆزیەوە وازم لە خراپەکاری هێنا چۆن دەنگێک ناناسمەوە کە بووە هۆی هیدایەتدانی من بێ ئومێدمە بە لە خەڵکی کەسێک نوێژێ بکات تۆش لەو خێرا بەشدار دەبیت کەسێک واز لە خراپەیەک بهێنێ بەهۆی تۆوە ئەوە تەنها ئیشی مامۆسای ئاینی نییە ئیشی تۆشە کەسێک دەبینی خراپە دەکات ئامۆژگاریکی خێری بکە دەستی بگرە بەڵکو خوا هیدایەتی بدە ئێمەش دەستی ئێوە دەگرین ئەو کەسانی کە مانگی ڕەمەزان دێن بۆ مزگەوت وەرن بۆ مزگەوت دوای ڕەمەزانیش ئامۆژگاریتان دەکەن وەڵڵا بۆ قەبری خۆتانە خوا پێویستی بە عیبادەت و لەیلەتول قەدر و ڕەمەزان و نوێژی ئێوە نییە خوای گەورە دەوڵەمەنە پێویستی بە هیچ کەسێک نییە بۆ قەبر و قیامەتی خۆت وەرە بۆ بەدبەختی و نەهامەتی ڕۆژی قیامەت وەرە بۆ مزگەوت وەرە بۆ عیبادەت و خواپەرستی وەرە بۆ ڕزگاربوون حي على الصلاة حي على الفلاح وەرە خۆت ڕزگارکە لە عەزابی خوا لە تۆڕەی خوا بەڵێ دەفەرمێت بەڵێ تۆ دەناسم چونکە تۆ بوویتە هۆکاری وەی کە خوا هیدایەتی من بدەت موعیدێکماندانە لەگەڵ ئەم گەنجەدا بەڵێ قەدەری خواوا بوو میوانم هات تقریبا سەعاتێک تاخیر بووم هەر ئەو ڕۆژە سەعاتێک تاخیر بووم وتم باشە ئێستا نازانم پەیوەندی بەم گەنجەوە کەم یا پەیوەندی پێوە نەکەم بەڵێ ئەفەرمێ ڕۆشتم لەسەر وعدی خۆم وتم با بڕۆم هەرچەندێ سەعاتێ تاخیر بووم بەهۆی میوانەوە با بچم بۆ ماڵیان ناونیمەشانی ماڵیانم دەزانی دام لە دەرگا پیاوێک دەرگاکەی بۆم کردەوە سەلامم لێ کرد ئەویش جوابی دامەوە وتم بێ زەحمەت فڵان کەس لە ماڵە واتە ئەو کوڕی کە 2 هەفتە پێشەوە بینیوەتی 2 هەفتە پێشەوە واتە ئەم گەنجە 2 هەفتە پێشەوە ئەم پیاوەی بینیوە کە کەسێکی بانگخواز بوو دڵسۆز بووە لەبەر خوا نەسیحەت و ئامۆژگاری کردووە بەڵێ دەفەرمێت پیاوەکە ئەوە تەماشای منی دەکرد و سەری سوڕما وتم فڵان کەس لە ماڵە زیاتر تەماشای کردم وەک شتێک سەری سوڕما وتی کوڕەکەم بەخوا ئەوەی کە تۆ باسی دەکەی فڵان کەسی کوڕم مرد ئەوە تا ئێستا گیانم خۆڵاویە ئەوە تا خۆڵی قەبرەکە بە گیانمەوەیە فڵان کەس کە تۆ دەڵی لە ماڵە مرد کوڕەکەی من بوو ئێستا لە قەبرستان دێنەوە هێشتا خۆڵەکە بە گیانمەوە هێشتا خۆی نەشوەردبوو جلەکانی نەگۆڕی بوو بەڵێ وەفاتی کرد خوای گەورە هیدایەتی بۆ تۆ ویستەوە مانگی ڕەمەزان هاتوویتە بۆ مزگەوت دوای مانگی ڕەمەزان وازمە هێنا کێ دەڵێ گەیتە جەژنی قوربان کێ دەڵێ جەژن تەواو دەکەی ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ جەژنی ڕەمەزانی تەواو کرد ئاخر ڕۆژی ڕەمەزان شەوی جەژن وەفاتی کرد چەند کەسمان بینی لە جەژندا لە ناو گۆڕدا بوون شەوی جەژن یەکەم ڕۆژی جەژن دووەم ڕۆژی جەژن مردن وەڵڵی ڕۆڵێکیان کوڕەکەم ئێستا لە گۆڕستان گەڕاینەوە هێشتا خۆڵەکە بە گیانمەوەیە وتم مامە گیان من ئەم بەیانێ پەیوەندیم پێوە کرد وتی ڕاست دەکەی نوێژی عەسری کرد کوڕەکەم هاتەوە لە مزگەوت بوو دوای ئەوەی کە نوێژی کرد قورئانی خوێنا ئەمجا هاتەوە بۆ ماڵ تۆزێ خەوت بەڵام کاتێککە هەڵمانسان بۆ ئەوەی کە نان بخوات تەماشا ئەکەین وەفاتی کردووە ڕەحمەتی خوای لێبێ بەڵێ وتی وەڵڵاهی کوڕەکەم ڕۆڵە گیان من نازانم تۆ کێی بەس کوڕەکەم زۆر خراپ بوو زۆر دوور لە خوا بوو بەڵام 2 هەفتەیە
زۆر گۆڕاوە بە تەواوەتی گۆڕاوە والله ئەو بۆ نوێژی بەیانی ئەم دوو هەفتەی ئێمە یەڵسانوە بۆ نوێژی بەیانی دوای مانگی ڕەمەزان کوا نوێژە بەیانیەکانتان لەکوێیە چی بەسەرا دێ نوێژی بەیانی دێ بۆ مزگەوت دڵت تو نەبێت خەمبارە بی تەمەن سیقەینێ براکەم ئەمڕۆ تەمەنمان ماوە بەڵام خوا دەزانێت چەند دەقە و چەند سانی ترمان لە دنیادا ماوە کۆتایی پێ دێ بەڵام گرنگ ئەوەیە خوامان لەبیر نەچێت واللهی کوڕەکەم بۆ نوێژی بەیانی ئێمەی هەڵەساند واللهی کوڕەکەم شەو نوێژی دەکرد خەریکی قورئان خوێندن بوو خوای گەورە هیدایەتی دا الحەمدولله دوای کە خراپەکار بوو وتی ڕۆڵە گیان تۆ چەندێکە کوڕەکەی من ئەناسی وتم 2 هەفتەیە کوڕەکەی تۆ ناسی 2 هەفتەیە کوڕەکەی تۆ دەناسم وتی 2 هەفتەی دەیناسی وتم بەڵێ وتی دیارە تۆ ئامۆژگاری خێری کوڕەکەی منت کردووە وتم بەڵێ من بووم ئامۆژگاریم کرد ئێستا هاتم بۆ لای سەردانیەکی بکەم بەڵام کوڕەکەت مردووە خوای گەورە پاداشتی خێرتام دات وتی وتخوا ڕێگام بدە با سەرت ماچکەم چونکە تۆ کوڕەکەی منت لە جەهەنم ڕزگار کرد با سەرت ماچکەم بەس ڕێگام بدە چونکە تۆ بوویتە هۆی هیدایەدانی کوڕەکەم ئەگی ناخۆ کوڕەکەم ئێستا بەو خراپەکاریەوە بمردایە زۆر خەمبار دەبووم بۆی بەڵام سپاس بۆ خوا 2 هەفتەیە ئەو بەباشی گەڕاوەتەوە بە جۆرێ گەڕاوەتەوە قەت باوەڕ ناکەی سپاس بۆ خوا کوڕەکەم ڕزگاری بوو بە سەربەرزیمت بە گوناه و بە تاوان و نەمرد الحەمدولله بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک خوای گەورە خۆشی بوێت خێر و خۆشی بۆی بوێت تووشی خێر و خۆشی بکە کردەوەیەکی چاکی بە نسیب دەکات لەسەر کردەوە چاکە دەیمرێنیە ئەم گەنجەش 2 هەفتە پێشەوەی وەفات کە ڕەحمەتی خوا لێ بێ خوای گەورە هیدایەتی دا بۆیە بێ ئومێدمە من لە خەڵکی ئەو هیدایەتی کە ئێستا مانگی ڕەمەزان وەرد گرت دوای مانگی ڕەمەزان لەدەست خۆتی مەدە لەوانەیە ئەمە کۆتا ڕەمەزانی من و تۆ بێت بۆ هەندێکمان کۆتا ڕەمەزانە ڕۆژێک دێت بەخوا گەنجایەتی و لاشەمان هەمووی خۆڵدایە پۆشی با ئینشاءڵڵا هەوڵێک بۆ قیامەتی خۆمان بدەین با ئەوەندەی کە ئەمڕۆ لەشمان ساغە ڕوو بکەینە خوا بەڵکو لە دوای مردنمان تەنها خوا فریامان دەکەوێت بەخوا کەس نییە بەخوا هیچ کەسێک لەناو گۆڕدا فریاد ناکەوێت بەخوا لە ساحەی مەحشەر کەس فریاد ناکەوێت ڕەحمی خوا پاشان کردەوە چاکانی خۆت کەواتە با هەوڵێک بدەین بۆ قیامەتی خۆمان وەرن بۆ مزگەوت دوای مانگی ڕەمەزانیش هیدایەتی خوای پەروەردگار هیدایەتی داوی بەردەوام بە لەسەری واز لە عیبادەت و خواپەرستی مەهێنە ژیان ئەوەندە خۆشە کە ئینسان بۆ خوا بژی ئیمامی بن باز ڕەحمەتی خوا لێ بێ قەولێکی لەوە نەقڵەکەن کە دەفەرمێت ژیان بۆ خوا لە پێناو خوادا قورسترە لە مردن لە پێناو خوادا ئینسان یەک جار دەمرێ بەڵام هەموو ڕۆژێ تۆ بۆ خوا بژیت ئەمە قورسە بەڵام پاداشتەکەشی زۆر بە قورسی و گەورەی وەردەگری ڕۆژی قیامەتە بۆ خوا بژی ژیانتان بۆ خوا سەرف کەن مەحیایە و مەماتی لله رب العالمین ژیان و مردنت بۆ خوا سەرف کە بۆ ئەوەی کە لە دنیادا سەربەرز بی لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتشا سەربەرز بی جا بە ئینشاءڵڵا ئێمەش هەر کەسێکمان لە ئاستی خۆمانەوە دەستی ئەو کەسانە بگرین کە گوناه و تاوان دەکەن ئێمەش دەستان ماچەکەین خزمەتکارتانین لە دوای مانگی ڕەمەزانیش لە هەر مزگەوتێک نزیکی خۆتە نوێژەکانت بکە قورئان بخوێنە زیکری خوا بکە ئەو قورئانەی کە مانگی ڕەمەزان گرتوتە دەستەوە دوای مانگی ڕەمەزانیش لەبیری مەکە دوای مانگی ڕەمەزانیش ئیهمالی مەکە لەوانەیە ڕەمەزانێتر نەگەیتەوە بە ڕەمەزانێکی ترە تا قورئانی تیا بخوێنیت تا عیبادەت و خواپەرستی تیا بکەیتەوە خوای گەورە سپاس بۆ تۆ کە هیدایەتی ئێمەت داوە بۆ ئەوەی کە بگەین بەم مانگە پیرۆزە داواکەم لە خوای گەورە میهرەبان هیدایەتمان زیاتر بدات یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی هیدایەتی گەنجەکانمان بدەی زیاتر ئیمان و تەقوایان زیادکەی لە فیتنەی ئافرەتان بیان پارێزی و ئافرەتانیش لە فیتنەی پیاوان بپارێزی خوای گیان ڕەحم و میهرەبانی خۆت بڕشێنە بەسەرماندا خوای گیان مانگی ڕەمەزان وردە و دەبەرە و کۆتایی دەڕوا خوای گیان مانگی ڕەمەزان تێنەپەڕێ بەسەرماندا ئیلا لێمان خۆش بوو بێتی خوای گیان لێمان خۆش بە خوای گیان پێویستمان بە ڕەحم و میهرەبانی تۆیە پێویستمان بە لێخۆشبوونی تۆیە ئێمە گونەهبارین لێمان خۆش بە یا رب العالمین خوای گیان غەزەبمان لێ مەگرە بەهۆی گوناه و تاوانەکانمانەوە
آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.